مێشولە لوتی هەیە؟ لاپەڕە 8. لوت لە مێشولەکاندا ئەو ئەندامەیە کە بۆ مژینی خوێن بەکاری دەهێنن، بەڵام لەبەر ئەوەی تەنها مێشولەمێیەکان خوێن دەمژن، بۆیە تەنها ئەوان لوتیان هەیە. مێشولەمێیەکان هێلکەکانیان لە ناو خۆیاندا هەڵدەگرن. گەورەبوون و گەشەکردنی ئەم هێلکانەش پێویستی بە پرۆتین هەیە و لەم ڕۆژەوە خوێن بە سەرچاوەیەکی باشی پرۆتین دادەنرێت. هەر بۆیە مێشولەمێیەکان لە ڕێگەی خوێن مژینەوە پرۆتینی پێویست بۆ هێلکەکانیان دابین دەکەن. اینجا لەبەر ئەوەی نێرەی مێشولەکان بەرپرسیارەتی هێلکەدانان و گەورەکردنی ئەم هێلکانەیان لە ئەستۆنیا، بۆیە لوتیشیان نییە تا خوێنی پێ بمژن. واتە ئەو خوێنەی مێشولەکان لە زیندەوەرەکانی ترەوە وەریدەگرن تەنها بۆ گۆشتکردنی هێلکەکانیانە، نەوەک بۆ تێکردنی سکیان، چونکە سەرچاوەی سەرەکی خۆراکی مێشولە بریتیە لە ئاوگی ڕووەکەکان. بە برۆنزبوون چییە؟ لاپەڕە 81. بەمانەوە لە ژێر تیشکی خۆردا ڕەنگی پێستمان دەگۆڕێت و بەم ڕووداوە دەوترێت ڕەشبوونەوەی پێست. ئەمەش دەرەنجامی کارلێکی کیمیایی خانەکانی ڕەنگە لە چینی ژێرەوەی پێستماندا. کاتێک ئەم خانانە ڕوبەڕووی تیشکە سەروەنەوشەیەکانی خۆر دەبنەوە، یەکسەر ڕێژەی توخمی ڕەنگە تۆخەکان کە پێیان دەگوترێت مێلانین تێیاندا زیاد دەکات. ئیتر بەم شێوەیە لەژێر خۆردا ڕەنگی پێستمان تۆختر دەبێت. لە ڕاستیدا ئەم تۆخبوونەوەیە بۆ پاراستنی پێستمانە لە کاریگەریە ترسناکەکانی تیشکی سەروەنەوشەیی، چونکە مێلانین هەڵدەستێ بە هەڵمژینی تیشکە سەروەنەوشەیەکان. بەڵام ئەگەر کەسێک بە بەردەوامی لەژێر تیشکی خۆردا بمێنێتەوە، ئەوە لە دوای ماوەیەک ئەم پارێزگاریەش بەس نابێت، چونکە تەنانەت ئەگەر ڕەنگی پێستیشمان تۆخ بوو بێت، واتە چینی سەرەوەی بە مێلانین داپۆشرابێت، هێشتا هەر بەشێک لە تیشکی سەروەنەوشەیی بەردەوام دەبێت لە چوونە ناو پێستمان. جا ئەگەر پێست ڕێژەیەکی لە ڕادەبەدەر تیشکی سەروەنەوشەیی بەرکەوت، ئەوە کۆمەڵێک کێشەی بۆ دروست دەبێت و تەنانەت لەوانەیە ببێتە هۆکاری توشبوون بە شێرپەنجەی پێست. ساڵانە زیاتر لە 9 ملیۆن مرۆڤ تووشی ئەم نەخۆشیە دەبن و ڕێژەکەش بە تایبەتی لە ناو گەنجاندا ڕووی لە زیاد بوونە. نینۆکەکانمان چۆن درێژ دەبن؟ لاپەڕە 82. نینۆکەکانی دەست و پێمان لە ڕەگی نینۆکەکانی ژێرپێستەوە دێنە دەرەوە. ئەم ڕەگانە زۆر نزیکن لە بەشی بنەوەی نینۆکەکانمان. بەشی زیندوی نینۆکەکانمان زۆر تەنکن و بە شێوەیەکی نیوە مانگیان هەیە و ڕەنگیان سپیە. ئەم بەشەش لە پەنجە گەورەکەماندا زۆر جار بە ئاسانی دەبینرێت. خانەکانی ڕەگی نینۆک هەڵدەستن بە بەرهەمهێنانی جۆرێک لە خانەی مردوو کە پێی دەوترێت کیراتین. جاکە خانەی نوێ دروست دەبن، پاڵ بە نینۆکە مردووەکەوە دەنێن بۆ دەرەوە و بەم شێوەیە نینۆکمان درێژ دەبێتەوە. لەبەر ئەم هۆکارەشە کە بە هەمان شێوەی بڕینی قژمان هەست بە ئازاری نینۆکردنیش ناکەین. بۆچی ئێسکی مرۆڤە بە ساڵاتچۆکان ئاسانتر دەشکێت؟ لاپەڕە 83. کالسیۆم و فۆسفات ئەو دوو کانزایان کە بەرپرسیارن لە بەهێزی و پتەوی ئێسکەکان. ئەو کریستاڵانەی کە لەم کانزایەوە دروست دەبن تەنها لە بەشێکی ئێسکی ئەو کەسانەدا کە لاون، لەگەڵ بەرەو پێشچوونی تەمەندا ئەم کریستاڵانە بە هەموو لایەکی ئێسکدا بڵاو دەبنەوە. ئیتر لەم کاتەدا ئێسک بە شێوەیەکی بەرچاو نەرمیەتی و جیڕیەتیەکەی لەدەست دەدات. ئەم حاڵەتەش دەبێتە هۆی ئەوەی ئێسکی بە ساڵاتچوان بە ئاسانی بشکێت و لە پاش شکانیش بە ماوەیەکی زیاتری پێویست بێت بۆ چاکبوونەوە. کاتێک کارەبا دەبڕێت تەلەفۆنەکان چۆن کار دەکەن؟ لاپەڕە 84. تەلەفۆنەکانمان بەهۆی دووایەری سەرەکی ڕەنگ جیاوازەوە دەبەسترێن بە پلاکی تەلەفۆنی سەردیواری ماڵەوەمان و لەوێشەوە دەبەسترێن بە ناوەندی پەخش و ئاڵوگۆڕی تەلەفۆنەوە. یەکێک لەم وایەرانە هێڵی قسەکردنی هاوبەشە. لە ڕێگەی وایەرەکەی تریشەوە بەردەوام تەزویەکی کارەبایی بە بڕی 6 تا 12 ڤۆڵت دەگەێنرێتە تەلەفۆنەکانمان. ئیتر لەبەر ئەم هۆیە ئەگەر لە ماڵەوە کارەباش ببڕێت، تەلەفۆنەکانمان هەر بەردەوام دەبن لە کارکردن، چونکە وزەی پێویستیان لە ناوەندی کارکردنەوە بۆ دابین دەکرێت. لە حاڵەتێکیشدا ئەگەر تەزوی کارەبای ناوەندی کارکردن بپچڕێت، ئەوە بە شێوەیەکی خودکار سیستەمی پاتری ناوەندەکە دەکەوێتە کار و تەزوی پێویست بۆ تەلەفۆنەکان دابین دەکات. ئایا لە دەرەوەی کۆمەڵی خۆر هیچ هەسارەیەکی تربوونی هەیە؟ لاپەڕە 85. هاوشێوەی ئەو هەسارانەی کە بە دەوری ئەستێرەکەی خۆمان خۆردا دەخولێنەوە، چەندین کۆمەڵە هەسارەی تریش هەن کە بە دەوری ئەستێرەی تردا دەخولێنەوە. بەپێی زانیاریەکانی ساڵی 2003 دەرکەوتووە کە لە دەرەوەی کۆمەڵی خۆر 107 هەسارە بوونیان هەیە کە بە دەوری 93 ئەستێرەدا دەخولێنەوە.
لە پاڵ ئەمانشدا چەند هەسارەیەکی تریش دۆزراونەتەوە، بەڵام ئێستا بە فەرمی بوونیان نەسەلمێنراوە. هەر یەک لەو هەسارانش کە تا ئێستا دۆزراونەتەوە بەلایەنی کەمەوە 30 ئەوەندەی زەوی دەبن. ئەم جیاوازیە گەورەیەش لە قەبارەدا بەهۆی ئەوەوە نییە کە هەموو هەسارەکان گەورە بن، بەڵکو هۆکارەکەی بۆ ئامێرە دووربینەکانی ئێمە دەگەڕێتەوە کە لە ئێستادا تەنها توانای دۆزینەوە و بینینی هەسارە گەورەکانیان هەیە. یەکێک لەو هەسارانش کە دۆزراوەتەوە لە زەوی ئێمە دەچێت بە پەیڕۆنکردنەوەیەکی ئاژانسی لێکۆڵینەوەی ناسا کە لە بەرواری 13/7/2005دا بڵاوکراوەتەوە. ئەم هەسارە نوێی دۆزراوەتەوە 15 ساڵی ڕووناکی لە زەویەوە دوورە و بە دەوری ئەستێرەیەکدا دەسوڕێتەوە بە ناوی گلایسس 876 وە خولگەکەشی لە ئەستێرەکەیەوە زۆر نزیکە. تیرەی ئەم هەسارەیە 2 هێندەی زەویە و بارستایەکەشی نزیکەی 6 ئەوەندەی بارستایی زەوی دەبێت. چۆن ئەسپ دەتوانێت بە پێوە بخەوێت؟ لاپەڕە 86 ئەسپ بە جۆرێکی وابەدی هێنراوە کە بتوانێت کاتێک لەسەر قاچەکانی ڕادەوەستێت ئەژنۆکانی قفڵ بکات. لە سایە ئەم تایبەتمەندیەوە دەتوانێت ماوەیەکی دوور و درێژ بێ ئەوەی لەسەر زەویدا بنیشێت لەسەر قاچەکانی ڕابوەستێت. تەنانەت دەتوانێت بە پێشەوە بخەوێت. لێکۆڵینەوەکان دەریان قستووە کە ئەسپەکان زیاتر بەم شێوازەی خەوت نەدەحەوێنەوە، چونکە لە حاڵەتی ڕاوەستاندا وزەی کەمتر لەدەست دەدەن. هەروەها بەهۆی گەورەی لاشەیەوە لە کاتی پاڵکەوتنیدا ئەندامەکانی ناوەوەی دەبنە هۆی قورسکردنی کردداری هەناسەدانی. بۆچی هەورەکان بەر لە بارانبارین ڕەنگیان دەگۆڕێت بۆ خۆڵەمێشی؟ لاپەڕە 87 هەورەکان لەبەر ئەوەی تیشکی خۆر دەدەنەوە سپی دەردەکەون، بەڵام بەر لە بارانبارین دڵۆپە ئاوی ناو هەورەکان گەورە دەبن و بەم هۆیەشەوە ڕێژەی تیشکدانەوەی هەورەکان کەم دەبێتەوە. ئیتر هەورەکان لە بڕی دانەوەی ئەو تیشکانەی کە دێن دەست دەکەن بە هەڵمژینیان. ئەنجامی ئەم حاڵەتەش ئەوەیە کە هەورەکان خۆڵەمێشی و ڕەشباو دەردەکەون. بۆچی بە تێبەڕبوونی کات قژمان سپی دەبێت؟ لاپەڕە 88 هەر تاڵە قژێک وەک لوولەکێکی ناوبۆش وایە. لە ناوەندی بۆشایی لوولەکەشدا توخمە ڕەنگەکان بوونیان هەیە کە پێیان دەوترێت مێلانین. لە تەمەنی گەنجیدا لە بۆشایی ناوەندی ئەم لوولەکەدا شلەیەک هەیە کە ئەو مادەی مێلانینانەی ڕەنگ بە قژ دەدەن پێکەوە کۆ دەکاتەوە، بەڵام لەگەڵ بەرەو پێشوەچوونی تەمەندا ئەم شلەیەش بەرەبەرە لە ناو دەچێت، چونکە چیدی پێز ناتوانێت وەکو پێشتر بە شێوەیەکی تەندروست تاڵەمووەکان بەرهەم بهێنێت. خانە ڕەنگ بەخشەکانیش لەبەر نەبینینەوەی ناوەندێک بۆ ئەوەی خۆیانی پێڕاگیر بکەن لە هەوادا دەمێننەوە. بەم جۆرە قژیش ڕەنگی خۆی لە دەست دەدات و سپی دەبێت. لوتمان چۆن بۆن دەکات؟ لاپەڕە 89 ئەو پرۆسەیە کە ئێمە پێی دەڵێن بۆنکردن لە ڕاستیدا بریتیە لە بەهەڵمبوونی دەنکۆڵی کیمیایی شتەکانی دەوروبەرمان. لە هەر هەناسە وەرگرتنێکیشماندا هەوا لە لوتمانەوە دەچێتە ناو لەشمانەوە. ئێسکە تایبەتەکانی لوتمان بەشێک لەو هەوایە ئاراستە دەکەن بۆ بەشی سەرەوەی بۆشایی لوت کە ناوچەی وەرگرتنی بۆنە. بەم شێوەیە گەردیلەکانی بۆن لە کاتی هەناسەداندا لەگەڵ ئەو هەوای وەری دەگرین دێنە ناو لوتمانەوە، دەگەنە ئەو ناوچە تایبەتەی تێیدا دەناسرێنەوە. بەم شێوەیە ئێمەش دەتوانین لە کاتی هەناسە وەرگرتن و دانەوەدا هەموو جۆرە بۆنێک بکەین. شتنی وشک چۆن ئەنجام دەدرێت؟ لاپەڕە 90 ئەو مادەی کە چڵک و پەڵەی سەرپۆشاکەکانمان لە کاتی شۆردنی دەستیدا یاخود لە جلشۆردا ناهێڵێت تایت و ئاوە، بەڵام لە شتنی وشکدا لە شوێنی ئاو بەرهەمێکی نەوتی بە ناوی پێچلۆرۆثایلین بەکاردەهێنرێت. واتە لە ڕاستیدا شتنی وشک پاکردنەوەیەک نییە لە ناوەندێکی وشکدا ئەنجام بدرێت، بەڵکو پرۆسەیەکە کە تیایدا لە بڕی ئاو پۆشاکەکان بە توێنەرەوەیەکی تر دەشۆرێن. زریان چۆن دێتەکایەوە؟ لاپەڕە 91 لە ئەنجامی تێپەڕبوونی تەوژیمی هەوای سارد بەسەر زەریا گەرمەکاندا زریان دروست دەبێت. هەوا ساردەکە پاش وەرگرتنی هەندێک گەرمی لە زەریاوە بەرز دەبێتەوە و ناوچەیەکی پەستانی هەوای نزم بە دوای خۆیدا دێنێتەکایەوە. پاشان پەستانی هەوای بەرزی دەوروبەری ئەم ناوچەیە بە خێرایی دێت بەرەو ئەم ناوچە پەستان نزمە. ئیتر ئەم جۆرە تەوژمی هەوا ساردەکە لە ناوچەیەکی پەستان نزمەوە دەچێت بۆ ناوچەیەکی پەستان نزمی تر و دەست دەکات بە سوڕانەوە لە نێوان ئەم ناوچانەدا. دەی ئیتر ئەوەی کە پێی دەوترێت زریان ئەمەیە. ئایا هیچ ماسیەک هەیە بێ ئاو بژی؟ لاپەڕە 92 زۆربەی زۆری ماسیەکان گەر لە ئاو بێنە دەرەوە پاش ماوەیەکی کەم دەمرن، بەڵام لە چەم و ڕووبارەکانی ئەفریقادا
هەندێک جۆری ماسی هەیە کە خاوەنی سین و دەتوانن بۆ چەند مانگێک بێ ئاو بژین. ئاوەکانی ئەفریقا لە گەرمترین ڕۆژەکانی هاویندا بۆ چەند مانگێک وشک دەبن. لە کاتی کشانەوەی ئاوەکاندا ئەم ماسیانە خۆیان لە ژێر قوڕاوی جۆگەکاندا دەشارنەوە و دەوروبەریان بە قوڕدا دەپۆشن و تەنها کونێکی بچووک دەهێڵنەوە بۆ هەناسەدان. ئیتر بەم شێوەیە تا ئەو کاتەی جۆگەکان پڕ ئاو دەبنەوە ئەم ماسیانە چەند مانگێک لە ڕێی بەکارهێنانی سیەوە ژیان دەبەنە سەر. پلەی گەرمی خۆر چەندە؟ لاپەڕا 93. پلەی گەرمی ڕووکاری دەرەوەی خۆر کە یەکێکە لە ئەستێرە گەورەکان نزیکەی 6000 پلەی سەدیە و لە پلەی گەرمی ناوەوەشی دەگاتە 20 میلیۆن پلەی سەدی. لە گەردووندا هەروەک چۆن هەندێک ئەستێرەمان هەیە کە گەورەیەکەیان یەک لە سەردەی گەورەی خۆرە، لە هەمان کاتدا چەندین ئەستێرەش هەیە کە قەبارەیان 100 ئەوەندەی قەبارەی خۆر دەبێت. لە کاتێکدا پلەی گەرمی ڕووکاری دەرەوەی ئەو ئەستێرانەی تینیان لە خۆر کەمترە دەگاتە 3000 پلەی سەدی. ئەوانەی کە هاو قەبارن لەگەڵ خۆردا پلەکەیان لە 6000 پلەی سەدیدایە و گەرمی ئەوانەشیان کە لە خۆر گەورەترن دەگاتە 30000 پلەی سەدی و بەرزتریش. ئەو ئەستێرانەی کە پلەی گەرمیان بەرزە قەبارەیەکی زۆر گەورەیان هەیە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بۆچی ئەو باڵندانەی بەسەر تەلی کارەباوە دەنیشنەوە کارەبا نەیانگرێت؟ لاپەڕا 94. کارەبا وزەیەکە لە ئەنجامی بەریەککەوتنی ئەلکترۆنەکان لەگەڵ گەردیلەکانی تەنیشتیان و لەراننەوەی ئەو گەردیلانەوە دەگوازرێتەوە. ئەو تەزوەی کە لە یەکێک لە وایەرەکانی ناوکێبڵی سەرچاوەیەکی وزەی کارەباوە دەردەچێت، پاش گەیشتنی بە سەرچاوەیەکی وەرگر و بەجێهێنانی ئەرکی خۆی بە وایەرە سادەکەی تردا دەگەڕێتەوە. تەزووی کارەبا هەرگیز ڕێگای بەرگر ڕیسستانت هەڵنابژێرێت کە پەیدا بڕوات، بەڵکو هەمیشە کورتترین و سادەترین ڕێگا بۆ گەیشتنەوە بە خاک هەڵدەبژێرێت. ئەو باڵندانەی بەسەر تەلی کارەباوە دەنیشنەوە هیچ بەرکەوتنێکیان لەگەڵ خاکدا نییە، هەر لەبەر ئەوە نابنە ڕێگایەکی کورت بۆ گەڕانەوەی کارەبا بۆ خاک. هەر بۆیە کارەبا لە بڕی تێپەڕبوون بە لاشەی باڵندەکاندا تەلی ژێر قاچیان هەڵدەبژێرێت و پێیدا تێپەڕ دەبێت، چونکە تەلەکە کەمتر بەرگری نیشان دەدات تا لاشەی باڵندەکان. هەر لەبەر ئەم هۆیە باڵندەکان دەتوان بە درێژایی ڕۆژ لەسەر ئەو تەلە ڕووتانەی کارەبا بوەستن کە ڤۆڵتاجی بەرزیان پێدا دەگوازرێتەوە بێ ئەوەی تووشی هیچ مەترسیەک ببنەوە. بەڵام ئەگەر ڕێکەوت باڵندەکە بەرستوونی کارەباکە بکەوێت ئەو کات بارودۆخەکە دەگۆڕێت، چونکە لەم حاڵەتەدا تەزووی کارەباکە دەبێت یان لە ڕێگەی کۆڵکەکەوە بگاتە خاک یان بە لاشەی باڵندەکەدا، بێگومان لەبەر کورتیەکەشی باڵندەکە هەڵدەبژێرێت. هەر کاتێکیش ئەوە ڕووبدات ئەوە باڵندەی بەستە زمان کارەبا دەیگرێت و لار دەبێتەوە. بۆچی سەهۆڵ سەر ئاو دەکەوێت؟ لاپەڕا 95. ئاو تاکە مادەیە لە سروشدا کە لە کاتی بەستنیدا قەبارەی زیاد دەبێت و چڕی کەم دەبێتەوە. ئەم دۆخە ڕق و بەستووی ئاو پێی دەوترێت سەهۆڵ، واتە چڕی دۆخی بەستووی ئاو کە سەهۆڵە لە چڕی ئاو کەمترە. هەر بۆیە سەهۆڵ دەتوانێت سەر ئاو بکەوێت. ئەگەر ئاو تایبەتمەندیەکی لەم جۆرەی پێنەبەخشرایە ئەوە ئەو ئاوانەی لە زستاندا لە دەریا و دەریاچە و جۆگەڵەکاندا دەیبەستن ژێر ئاو دەکەوتن. لە ئەنجامی ئەمەشدا هەموو زیندەوەرەکانی ژێر ئاوەکە دەمردن. ئایا دەکرا زەوی بچووکتر بووایە؟ لاپەڕانەوە 26. ئەگەر زەوی بچووکتر بووایە ئەوە هێزی کێشکردنی کەمتر دەبوو. ئەو کاتەش ئەو گازانەی کە دەوری زەویان داوە و بەرگە هەوایان دروست کردووە زەویان جێدەهێشت و بە بۆشایی گەردووندا بڵاو دەبوونەوە. بێگومان لە زەویەکی بێبەرگە هەواشدا ژیانبوونی نەدەبوو. گەر زەوی لە قەبارەی ئێستاشی گەورەتر بووایە ئەوە ئەم جارەیان هێزی کێشکردنی زەوی زۆر زیادی دەکرد و ئەم حاڵەتەش دەبوو هۆی کێشکردن و مانەوەی گازە ژەهراویەکان لە زەویدا، کەواتە زەوی لە شیاوترین قەبارەدا دروست کراوە کە بۆ ژیان دەست بدات. تەماتە میوەیە یاخود سەوزە؟ لاپەڕا 97. لە ناو میوەدا تۆوێک یان چەند تۆوێکی گۆشتن یاخود وشک هەیە کە پێیان دەڵێن ناوک. بەپێی ئەم ڕاستیە پەسەند کراوە هەر یەک لە قەیسی، قۆخ، درێ، فاسۆلیای تەڕ، تەماتە، خەیار و هاوشێوەکانیان میوەن، کەواتە بە کورتی سەرجەم ئەو خواردنانەی کە ناوکیان هەیە بە میوەدا دەنرێن. ئەوانش کە دەمێننەوە چ ئەوانەیان کە ڕەگی ڕوەکن وەک پەتاتە، گێزەر، شێلم، پیاز و سیر
یاخود ئەوانەیان کە گەڵای ڕووەکن وەک کەلەرم و کاهوو و قەرنابیتیش کە لە ڕاستیدا خۆی گوڵە بە سەوزەدا دەنرێن. بۆچی پێش ئوتوکردن کەمێک مادەی کولا بەسەر جلدا دەپڕژێنین؟ لاپەڕا 98. کاتێک ئاو بەسەر جلەکەدا دەپڕژێنرێت کولای سەرجلەکە دەتوێتەوە و بەم شێوەیە جلەکە نەرم دەبێت. ئاوی سەرجلەکەش بە پێداهێنانی ئوتوەکە دەبێت بە هەڵم. بەم جۆرە پۆشاکەکەی بەردەستمان دەق دەگرێت و بە شێوەیەکی ڕێک وەردەگرێت. بۆچی هەندێک جار ڕەحەتی ڕێگە نادات ئەو شلەی تێی دەکرێت بچێتە خوارەوە؟ لاپەڕا 99. ئەو شلەی دەکرێتە ناو ڕەحەتیەکەوە کە لە سەردەمی دەفرێک دانراوە. لە کاتی چوونە ناو دەفرەکەدا فشار دەخاتە سەر هەوای ناو دەفرەکە. لەبەر ئەوەی هەوای ناو دەفرەکە شوێنێک نابینێتەوە بۆ دەرباز بوون ئەوە گیر دەبێت و هەتا دێتە پەستانیشی زیاد دەکات. ئیتر کاتێک وا دێتە پێشەوە کە تێیدا پەستانی هەوای ناو دەفرەکە دەگاتە پلەیەک کە بەس بێت بۆ ڕێگریگرتن لە کێشی شلەی ناو ڕەحەتیەکەوە. لەم کاتەدا شلەکە ناتوانێت بچێتە ناو دەفرەکە و لە ڕەحەتیەکەدا کۆ دەبێتەوە. لەم حاڵەتەدا پێویستە ڕەحەتیەکە کەمێک بەرز بکرێتەوە بۆ ئەوەی هەوای پەنگ خواردووی ناو دەفرەکە بێتە دەرەوە. ئیتر لە دوای ئەمەوە دەبێت ئەو شلەی لە ناو ڕەحەتیەکەدا کۆبۆتەوە بچێتە ناو دەفرەکەوە. بۆچی کاتێک بە تەباشیر لەسەر تەختە ڕەش دەنووسین دەنگێکی بێزارکەر دەردەکات؟ لاپەڕا 100. بۆ ئەوەی بە تەباشیر لەسەر تەختە ڕەش بنووسین تەباشیرەکە بە تەختە ڕەشەکەدا دێنین و دەیجوڵێنین. لە کاتی ئەم لێکخشانەدا چەندین دەن کۆڵەی ورد لە تەباشیرەکە دەبنەوە و بە تەختە ڕەشەکەەوە دەنووسێن. ئەگەر بێت و لێخشاندنی نێوان تەباشیر و تەختە ڕەشەکە کەمتر بێت لە ڕادەی پێویست ئەوە تەباشیرەکە دەخلیسکێت و چەند جارێک لەسەر یەک بەرتەختەکە دەکەوێت. جا ئەو دەنگی جیرەجیڕەی لەم کاتەدا دەیویستین بەم هۆیەوە دروست دەبێت. بۆچی بەگشتی گڵۆپی تەم ڕەنگی زەردە؟ لاپەڕا 101. لایتی تەم دەبێت ئەو تایبەتمەندیەی تێدا بێت کە بتوانێت هەم بەناو تەمدا تێپەڕ بێت و هەم بەردەمی شۆفێریش ڕووناک بکاتەوە. تیشکی سوور ئەو تیشکەیە کە کەمترین پەرشبوونەوەی بەسەردا دێت کاتێک بەناو تەمدا تێدەپەڕێت. هەر لەبەر ئەمە تیشکی سوور بە باشترینی ئەو ڕووناکیانەدا دەندرێت کە دەتوانێت بەناو تەمدا تێپەڕ ببێت. بەڵام تیشکی سوور ناتوانێت ئەو بڕە ڕووناکیە دەستەبەر بکات کە بۆ شۆفێر پێویستە تا بتوانێت ڕێگای بەردەمی خۆی و تیشکەکانی ئاگادارکردنەوە ببینێت. هەستیارترین تیشک بۆ چاوی مرۆڤ تیشکی زەردە. لە سەروی ئەمەشەوە تیشکی زەرد لە ڕووی تێپەڕبوون بەناو تەمدا نزیکەی هەمان کاریگەری تیشکی سووری هەیە. جا لەبەر ئەوەی تیشکی زەرد هەم بە چاکی ڕێگا ڕۆشن دەکاتەوە و هەم بەناو تەمیشدا تێپەڕ دەبێت بۆیە بە شێوەیەکی گشتی لە گڵۆپی تەمدا بەکاردەهێنرێت. بۆچی کیسەڵە ئاویەکان فرمێسکی خوێیاوی دەڕژن؟ لاپەڕا 102. کاتێک کیسەڵە ئاویەکان لە دەریادا مەلە دەکەن ئاوی سوێر دەخۆنەوە. بۆیە دەبێت لە ئەو بڕە زیادەیی خۆی لەشیان خۆیان ڕزگار بکەن. هەر بۆیە کاتێک دێنە کەناراوەکان بۆ دانانی هێلکەکانیان فرمێسکی خوێیاوی دەڕژن. بەم شێوێ لە ڕژێنەکانی لێواری چاویانەوە خوێیە زیادەکەی لاشەیان فڕێ دەدەنە دەرەوە. پشیلە چۆن دەتوانێت لە تاریکیدا ببینێت؟ لاپەڕا 103. لە بەشی پشتەوەی چاوی پشیلەدا ڕووکارێکی تیشک دەرەوەی تایبەت بوونی هەیە کە یارمەتیدەرە لە بەدووهێندە بینینی سەرجەم ئەو ڕووناکیانەی دێنە چاوی پشیلەوە. ئەم ڕووکارە تیشک دەرەوەیە بینینی پشیلەکان لە تاریکیدا ئاسان دەکات. لە سایە ئەم بەدیهێنانە ناوازەیەدا پشیلەکان دەتوانن لە تاریکی شەویشدا بە ئاسانی هاتوچۆ بکەن. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک،
ڕۆشنای دەنجی بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0 442 08 72 زین 0 782 442 08 72 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد ڕۆشنای دەنجی